جارێک کەسڵاوتان ئەوێ بینەرانی عزیزی شارپرێس ئەمەی کە دەبینن کردنەوەی شەقامی سەرەکیە لە بەردەم قایمقامەتی قەزای سلێمانی لە دوای ئەوەی کە شۆفێرانی هێڵە گشتیەکانی ناوشار گردبوونەوە لە بەرامبەر گرانبوونی نرخی بەنزین و ئەم شەقامە سەرەکییان گرتبوو، بەڵام لە دوای ئەوەی کە داواکران نوێنەرانی ئەم شۆفێرانە بچن لای قایمقام و گفتوگۆ بکەن لەسەر چارەسەرکردنی کێشەکە لە ئێستادا، ئەوەی کە دەبینن شەقامەکەیە بۆ بەڕووی ئۆتۆمبیلەکان و شۆفێراندا. لە ئێستادا نوێنەری تەواوی ئەو شۆفێرانی کە ئەمڕۆ لێرە ئامادە بوون بە مەبەستی ناڕەزایەتی دەربڕین لە بەرامبەر گرانبوونی نرخی بەنزین لە ئێستادا بە ئومێدەوە چوونەتە ژوورەوە بۆ لای قایمقامی سلێمانی بە مەبەستی چارەسەرکردنی گرفتەکان و دۆزینەوەی ڕێگە چارەیەک بۆ گرانبوونی نرخی بەنزین و تەواوی ئەو کێشە و گرفتانەی کە بۆتە لەمپەر و بەربەست لە بەردەم شۆفێران بەگشتیەوە بە دیاریکراوی شۆفێرانی هێڵە گشتیەکان لە ناو شاری سلێمانیدا.